نەبوونی یەکڕیزی نێوماڵی کورد و لێکترازانی هێز و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بەردەوام مەترسیە لەسەر لەدەستچوونی ئەو ئەزموونەی تا بەدەستهێنانی هەزاران ڕۆڵەی ئەم نیشتیمانە خۆی کرد با قوربانی. هاوڵاتیان پیان وایە ئێستا لە هەموو کاتەکانی تر باشووری کوردستان زیاتر پێویستی بە یەکدەنگی و هاو هەڵوێستی لایەنە سیاسیەکانە تاوەک بتوانن هەموو مافە دەستوری و یاساییەکان لە ڕێگای گفتوگۆوە لەگەڵ ناوەند بەدەستبێننەوە. بەڕای من ئێستا گرنگترین شت کە حیزب و لایەنە سیاسیەکان کە ئەبێ بەرجەستەی بکەن لە کار و ئەجندای ڕۆژانە و حیزبایەتی خۆیانە یەکڕیزیە. یەکڕیزی بە واتایی ڕەنگە جیاوازەکان قبول بکەن بۆ ئەوەی لەسەر تێڕوانینی حیزبی خەڵکەکان نەخوێنەوە، چونکە ئێمە بەرەو ڕووی کێشێکی زۆر گەورەی نەتەوەی ئەبینەوە. پێویستەکە هەمومان یەکدەنگ بین بۆی لەم گێرەوکێشانە نەجاتمان بێ و هیچ دوژمنێک نەتوانێت زەفەرمان پێ بات. یەکگرتووی ناوخۆی کورد ئێستا بەڕای من یەکێکە لە ئەولێتەکانی ئیشەکانی ژیان، یعنی بەڕاستی چەندێ ژیانی خەڵک فەرامۆش کراوە ئێستا لە کوردستانە، ژیانی خەڵک با بڵێن بە تەواوی خەریکە داڕماوە، بەڵام بە دڵنیایی پێتەڵێمەوە یەکگرتووی سیاسی ناو حیزبەکانی کوردستان زۆر لە ئەوە گرنگترە. و کاتی ئەوەیە کە ئێمەدان بە هەڵەکانی خۆمانە بنین و لایەنە سیاسیەکان ئەوەی هەیەە بیخەنە سەر مێز و پێکەوە هاوتەباییەک و پێکەوە ژیانێک دروست بکەن. لێکترازانی نێوماڵی کورد و بەردەوامی تێپەڕبوونی کات بەم شێواویە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان دانیا. چین و توێژەکانی کۆمەڵ خۆیان بە قوربانی ململانیەکانی هێز و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان ئەزانن، بۆیە پیان وایە ئەگەر حکوومەت و حیزب بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانیان لە بەرچاو بێت، ئەوە پێویستە هەنگاو بۆ کۆتایی هێنان بە بەرژەوەندی تایبەتەکان بێن و پێکەوە هەمویان کار بکەن بۆ یەکگوتاری و یەکڕیزی نێوماڵی کورد و بەدەستهێنانەوەی هەموو بەرژەوەندی باڵا نیشتیمانیەکان و باشترکردنی دۆخی ژیانی هاوڵاتیان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.